بارانی ڕەحمەت باری، چەم و ڕووبار و بەنداوەکان ژیانەوە، هەرچەندە زۆر دواکەوت، بەڵام شەپۆلی بارانی 2 ڕۆژی ڕابردوو حەقی دواکەوتنەکەی کردەوە. بەپێی بەدواداچوونەکانی ڤار بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە، لە 48 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 100 ملیۆن مەتر سێجا ئاو لە بەنداوەکانی دووکان و دەربەندیخان زیادی کردووە. جگە لە دوو بەنداوە گەورەکە، زۆربەی بەنداوە بچووکەکان و پۆندەکانیش لە سنووری پارێزگای سلێمانی سەرڕێژی کردووە. داتاکان لە هەردوو بەنداوە گەورەکە دڵخۆشکەرن. لەم 48 کاتژمێرەدا بەنداوی دووکان 57 سانتیمەتر و بەنداوی دەربەندیخانیش 150 سانتیمەتر ئاسی ئاوەکەی بەرز بووەتەوە. بۆ پێش تەنها لەو دوو بەنداوەدا زیاتر لە 100 ملیۆن مەتر سێجا ئاو زیادی کردووە. ئامارەکانی بڕی بارانبارین بۆ جوتیاران و ئەوانەی خەریکی کوشت و کاڵن دڵخۆشکردن و بە زمانی جوتیاران ترس نەماوە پەڵی داوە. دوایین زانیاریش لەبارەی ئەم شەپۆلە بەپێی پێشبینیەکانی کەژناسی هەرێمی کوردستان لە دوانی وەڕۆی ئەمڕۆوە کاریگەری شەپۆلەکە بەرەو کۆتایی دەڕوات، بەڵام ئەوەی جێ خۆشحاڵیە نەمە باران هەر بەردەوام دەبێت.